بۆ بە یاساییکردنی دەرماڵەکانیان و کەمکردنەوەی کرێی پاراڵێڵ و کەمکردنەوەی دەستی حیزب لە نێو زانکۆ پەیمانگاکان لە سلێمانی خۆپیشاندانی قوتابیان بەڕێوە چوو. دوای کاژمێرێک لە خۆپیشاندەران بەرەو مەکتەب سیاسی یەکێتی بەڕێکەوتن و لە نزیک ئەو شوێنە ڕوبەڕووبوونەوە ڕوویدا و هێز ئەمنیەکان بە گازی فرمێسک بڵاویان بە قوتابیان و خۆپیشاندەران کرد. ئێمە داوای مافی خۆمانەکەین بە شێوەیەکی مەدەنیانە، داواکانی ئێمەش ڕوونە، داوای خوێندکاران، داوای پێدانی دەرماڵەکەین لە کاتی خۆیدا، داوای کەمکردنەوەی کرێی پارێڵەل و خوێندنەکەین، داوای دامەزراندنەکەین، داوای نەهێشتنی ئیتیمای حیزبیەکەین لە ناو زانکۆکانە، بەداخەوە کە ئەمە شتێکی زۆر زەق بووە لە ناو زانکۆکانە، ئەوەندەی دیعای حیزبایەتی لە ناو زانکۆکانە کە لە ناو مەڵبەند و دام دەستگا حیزبیەکانە ناکرێ بەداخەوە. نەخێر تەنها مانگی دەبوو پێم وابێ هی مانگی شەشی پاریان بۆ تەرخانکردنی ترم ساڵ هیچ دەرماڵە تەرخان نەکراوە، یان لەلای ئەوان وایەکەوە دەرماڵە شتێکی خێرە بۆ ئێمە، بەڵام دەرماڵە مافی خۆمانە بگریانی پێویستە زیاد بکرێت، چونکە 6,000 بڕێکی زۆر کەمە بۆ خوێندکاری داخلی و بە ناو شاریش. من خۆم هاتوچۆکەم بەلایانی کەمەوە 6,000 موێ، یعنی 6,000 زۆر کەمە. هین خوێندکاری داخلی راپۆرت دروستەکە بۆ هاوڕەکانی بەس بۆی کە بڕەپارەیەکی پێ بێ، هینواتە داوا لە ماڵەوە نەکا. خوێندکاری داخلی وەزعی زۆر خراپە، یعنی تەلەبە زۆر دڵی پڕە، زۆر تووڕەیە بەڕاستی. لە هەڵەبجە و سەیسایەقیش قوتابیان لە خۆپیشاندان بەردەوامن و دەڵێن ناڕەزایەتی ئەم جارەیان بۆ کۆتایی هێنانی ئەم نادادیەیە کە چەندین ساڵە بەرامبەریان دەکرێت. پێویستە دەرماڵە بە یاسا ڕێک بخرێت و بڕەکەی زیاد بکرێت، هاوکات کرێی خوێندنی پاراڵێڵیش کەم بکرێتەوە. ئەمە مافێکە نەک حکوومەت خێرێک بە پێمان بکە، ئەو 6,000 کە حکوومەت پێی وایە زۆرە بۆ ئێمە کە بیا بەتە لەوەیەک داواکاریەکانی خۆی پێجەبەجێ بکە، پاری لە فێکی ژەمی منداڵێکیەوە کە پێی وایە بۆ ئێمە زۆرە. ئێمە تەلەبەمان لایە لە داخلی ئەڵێ ئەو 6,000 ئەوەندە زۆرە بۆ من نەتوانم توای مانگەکەی پێ بەسەر بەرم. پەیامی ئێمەی خوێندکاری ناڕازی زانکۆی هەڵەبجەکە وەکو یەکەم زانکۆ دەستمان کرد بە بایکۆت و خۆپیشاندان بە یارمەتی زانکۆکانی تر کە ئەمڕۆ هاتوونەتە سەرخەت، داوای حەقێکی شەرعی خۆمانەکەین کە دەرماڵەیە نەک وەکو پار بە شێوەیەکی سەداقە و خێرمانە نێمانەوە بە شێوەیەکی تاتایی بێ نەکێمە هەموو ساڵی ئەبم شێوەیە گربینەوانە و بینە سەر جادە و هەم محازەرە و دەرزی خۆمان فەوتێەوە هەمیش چەند کەسێ کێشەی بۆ دروست بێ لە ناوێمەیان. ئەمڕۆ گربوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ بە یاساییکردنی دەرماڵە، داوا لەو ئەندام پەرلەمانە نووسوانەکەین کە لە خەوەستن بچنە پەرلەمانەوە پێدانی دەرماڵەمان بۆ بە یاسایی بکەن، بۆی وەکو فەرمانبەر و مامۆستایان ئێمەش مافێکی ڕەوای خۆمانە کە پێدانی دەرماڵەیە. بە هەمان شێوە لە چەمچەماڵ و ڕانیە و دەواازەی ڕاپەڕینیش قوتابیان نیگەرانیان دەربڕی و پەیامیان بۆ حکومەت ئەوەیە ئەگەر دەیانەوێت پرۆسەی خوێندن بەردەوام بێت پێویستە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت. ئێمە دوو خاڵی گرنگ هەیە کە لێرە خۆپیشاندان و بایکۆتمان کردو بۆی خاڵی یەکەم بەهۆی جێگیرکردنی دەرماڵە و زیادکردنی و خاڵی دومیشی سەرکیە کە کەمکردنەوەی کرێی پاراڵێڵ بۆ خوێندکارانی کە پاراڵێڵن بەیانیان و هەیە ئێوارانیش تاوەکو ئێستا هیچ بەدەنگبوونەوەک نەبووە و تا ئێستا یەک لایەن نەبوو بێ بەدەم داواکانمانە و ئاوڕێکیانە دەمانەداوەتەوە کە داواکارەکانمان جێبەجێ بکەن و بەڵێنێکان پێبن. ئێمەی خوێندکاران تەنها داوای دەرماڵە و بەیاساکردنی دەرماڵە دەدەین، بەڕاستی ئەمە شتێکی کەمە بۆ حکوومەت کە نەتوانێت ئەم بڕە دەرماڵێ بە خوێندکاران دابین بکە، بۆیە ئێمە بەردەوام دەبین تاوەکو دەرماڵەمان بۆ دابین دەکەن و دەکرێت بە یاسا. دوای هێوەربوونەوەیەکی کاتی و چەند مانگی ناڕەزایەتی قوتابیان لە شار و شارۆچکەکان بەتایبەت لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی لە بەرامبەر کەم تەرخەمی و نادادیەکانی حکومەت دەستی پێکردەوە و بڕیاریشان داوە بەردەوام بن، بۆیە داوا لە هێزامنیەکان دەکەن لە جێگەی ڕوبەڕووبوونەوەیان بە توندوتیژی هاوکاریان بن تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.